هەر سەبارەت بە دۆخی ئەمنی و سیاسی دۆخی ئەمنی و سیاسی عراق و ڕۆژێک کە ئێستا هەیە و خۆپێشاندانانی تشرینیەکان کە هاوکاتە لەگەڵ 3 ساڵ بەر لە ئێستا لە 2009ەوە ئەو کات خۆپێشاندان ئەنجام درا و کۆمەڵێک داوایان هەبوو. ئێستا جارێکی دیکە هاتوونەتە سەر شەقامەکان و کۆمەڵێک داوایان هەیە. گفتوگۆ لەگەڵ بەڕێز مهيمن الزاملي لێکۆڵەری سیاسی دەکەم کە بەڕێزیان لە بەغداوە لەگەڵما. بەڕێز الزاملي سڵاوت لێبێت ئەم خۆپێشاندانانەی ئەمڕۆی تشرینیەکان کە هاوکاتە لەگەڵ 3 ساڵ بەر لە ئێستا لە 2009 خۆپێشاندانیان کرد. ئەو کاتیش قوربانیەکی زۆری لێکەوتەوە بە سەدان بوونە قوربانی و هەزارانیش بریندار بوون. پێت وایە خۆپێشاندانەکانی ئەم جارە درێژە دەچێشێت یاخود ئاڵۆزی زیاتری تێدەکەوێت یان چۆنە؟ حياكم الله أستاذ. سلااو ڕێز بۆیەوە تحية لمشاهديكم. سلااو ڕێز بۆ بینەران لە هەمان کاتدا واقعدایە لە 2009 شۆڕشی تشرینی دەست پێ کردەوە بەڵام کۆتایی نهاتووە شۆڕشی تشرین شۆڕشەکە بەردەوامە. نحن كمحللين التشوينية قد تعاد مؤخرا. ئەم شۆڕشە کۆتایی نەهاتووە و ناکرێت سوکاتی بەم شۆڕشە بکرێت. حکوومەتی دکتۆر عادل عەبدولمەهدی لەنا دەستی پێ لە کار کێشایەوە بۆیە ناکرێت سوکایەتی بەم شۆڕشە بکرێت. ئێستا دۆخی سیاسی لە عێراقدا زیاتر و زیاتر ئاڵۆز بووە ناکرێت ئەمە دەرئەنجامەکەی بەم شێوە لێبێت. بۆیە ئێمە پێمان وایە کە لە بەردەم لایەنە سیاسیەکاندا هیچ نەماوە کە پێویستە دەستبەرداری ململانێ بن گوێبیستی داواکاریەکانی گەل و گەنجانی تشرینەکان بن چونکە ئەوان ئامادەن جارێککە قوربانی بدەن وەکو ساڵی 2009. باشە بەڕێز الزاملی یعنی تشرینەکان ئەو کات داوای چاکسازیان دەکرد کۆمەڵێک داوایان هەبوو یان یەکێک لەوانە بۆ هەوەی کە هەڵبژارنی پێشوەختە بکرێت و ئەوە عێراق لە هەڵبژارنێکی بە چاودێری هەموو دنیا هەڵبژارنێکی دیموکراسیانە پرۆسەکە بەڕێوە چوو بەڵام ئەوە ئەنجامەکەی بۆ ئێستا کە قبول ناکرێت. پرسیارەکە ئەوەیە ئێستا تشرینەکان داوای ڕوخانی ئەم حکوومەتە دەکەن ئەم داوایان جێبەجێ دەکرێت؟ لەواقعدا ئێمە وەکو چاودێرانی سیاسی ئێمە وەکو لەگەڵ پرۆژەیەکی نیشتیمانیدا نە ئیسلامی نە لە هەمان کاتداوای بەرامبەری ئێمە پرۆژەیەکمان پرۆژەکەی نیشتیمانیە. ئەو حیزبانەی کە دەسەڵاتدارن دژی ئەم بابەتەن بەڕاستی بەغدای پایتەخت حکمێکی نیشتیمانی دەوێت وەکو گوتم ئەوانەی کە دوای ساڵ 2003 حکمی بەغدایان کردووە تاوکو ئێستا هیچ چاکسێکی ئەوتویان نەکردووە تەنانەت یاساییان دانەڕێژراوە تەنانەت لایەن ئیسلامیەکان ئیسلامەکەدا بۆیە ئێمە پێمان وایە ئەو ململانەی کە ئێستا هەیە لە نێوان حیزبە ئیسلامیەکاندا هەیە ئەوەی کە بەڕاستی ئەوەی کە سوود لێ دەبینێت بەڕاستی لەم ململانێدا پارتەمەدەینەکانە لە هەڵبژاردننی داهاتوودا. ئێمە ڕخنە لەو هاتەرە ناگرین ڕخنە لە ئیدارەی و بەڕێوەبردننی وڵات دەگرین. بۆ نمونە حیزبە ئیسلامیەکان لە هەمان کاتدا ئێمە ڕخنە لە ئیدارەدانی شێوازی وڵات دەگرین نەک لە خودی ئیسلامیەکان. ئەوان حیزبە ئیسلامیەکان قوربانیان داوە لە ڕابردوودا لە بەرامبەربوونەوەی ڕژیمی پێشوودا بەڵام ئەم حیزبە ئیسلامیانە سەرکەوتوو نەبوو لە ئیدارەتدانی وڵاتدا. بۆیە ڕخنەی ئێمە ڕخنەکەم ئێمە لەوان نییە لە ئێمە لە شێوازی ئیدارەدانی دەوڵەتە. بۆیە ئەزمموی ئیسلامی سیاسی بەڕاستی شکستی هێناوە لە عێراقدا سەرکەوتوش نەبووە لە عێراقدا ئەم سیستەمە سیاسیە ئیسلامیە. بۆیە پێویستی بەچی هەیە پێویستی بە گۆڕانکاری هەیە کە لەگەڵ گۆڕانکاریەکان دەبێتەوە. جا لایەنە سیاسیەکان ئەم گۆڕانکاریە قبول دەکەن؟ بەڕاستی بەس هیچیان لە بەردەمدانێت تەنها دەبێت قبولی بکەن ئەم گۆڕانکاریانە. لە یەکەم ڕۆژی خۆپیشاندانەکاندا بەڕاستی کوژرا و بریندار هەیە لە ڕیزی خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکاندا. بۆیە پێمان وایە پێویستە گوێبیستی داواکاریەکانی گەل و 2009 بینیمان سەرکوت کرا گوێ لە خۆپیشاندەران نەگیرا داواکاریەکانیان جێبەجێ نەکرا بەڵکو لە بەرامبەردا ئەوان سەرکوت کران. بۆیە پێویستە ئێستا گوێ کەبێ بۆ بیسن بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی خۆپیشاندەرانی تشرینی. باشە پێت وایە ئەم جارە سەرکوت دەکرێن یاخود گوێیان لێ دەگیرێت؟
ئەگەر پرسیارەکەت بوو بۆرە دووبارە بکەوە پێت وایە ئەم جارە وەکو ڕابردوو سەرکوت دەکرێن یاخود گوێیان لێ دەگیرێت و بەدەم داواکەیانەوە دەچن. بەڵێ بەڵێ کۆتایی نهاتووە کۆتایی نهاتوو خۆپیشاندەرەکان تەنها دەبێت داواکارەکان جێبەجێ بکرێن ڕاستە دواکەوتووە بەڕاستی و بەشێکی داواکارەکان واقعینین بەڵام پێویستە جێبەجێ بکرێن لە زانری داواکاری خۆپیشاندەران ئەمڕۆ داوای هەڵوەشانەوەی حکوومەت دەکەن یعنی داواکاریەکان ئەوەیە کە حکوومەت هەڵبوەشێتەوە پێت وایە لاەنە سیاسەکان قبولی ئەوە دەکەن کە حکوومەت هەڵبوەشێتەوە لە کاتێکدا هێشتا حکوومەت پێک نێنراوە حکوومەتی نوێ ینی ئەمە قبول دەکەن لاەنە سیاسەکان لە واقعدا داواکاری سەرچیەکەی خۆپیشاندەران گۆڕینی ڕێوشێنەکانی حکوومەت نەک لە ڕوخاندنی حکوومەت ئەگەر حکوومەت ڕێوشێنەکانی خۆی گۆڕی بۆ چاکسازی لە بەرژەوەندی هاوڵاتیاندا بەردەوام بوو لە جێبیستکردنی خۆپیشاندەران ئەو کاتە هیچ کێشێکمان لەگەڵ حکوومەتدا نابێت تەنانەت حکوومەتی داهاتوش باشترین چارەسەر ئەوەیە کە لیژنێکی بچووکراوە پێک بێنێت لە تەواوی لایەنە سیاسیەکاندا بۆ چارەسەرکردنی کێشەکان لە ئیسلامی و لە مەدینەکان و تشتینەکان بۆ ئەوەی کەوە تاوتوێی داواکاریەکانی خۆپیشاندەران تشتین بکرێت ناکرێت سوکاتی بە خوێنی گەنجانێک تشتین بکرێت ئەمە متەسیدانە بە هەزاران کەس بریندار بوون ناکرێت سوکاتی بە خوێنی ئەوانە بکرێت کە لە خۆپیشاندانەکان بریندار بوونە پێویستە گوێبیستی داواکاریەکانی خۆپیشاندەران بین. بەڵێ بەڵێ بەڕێز مهیمن ئەزاملی لێکۆڵەری سیاسی لە بەغدا و لەگەڵمان بووی ماندوو نەبی بەڕێز مهیمن.